من لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز مقدم سەرکەوت کارش بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما بەڕێز سەرکەوت سپاسکە لەگەڵ کوردستان 24 شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستانی گرتوتەوە ئینشاءالله کە بارانی ڕەحمەت و خێر دەبێت بەڵام ئامادەکاریەکانی بەرگری شارستانی هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی چۆنە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازراوە. بەڵێ سلااو لە بینەرانی خۆشەویست ئەمەوەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لە ڕۆژی هەینیەوە فەرمانگەی کەژناسی بوومەلەرزانی هەرێمی کوردستان پێشبینیەکانی خۆی پێشکەش بە ئێمە کردووە ئێمە لێ ئاگادار کردوێتەوە و هەڵسەنگاندن بۆ مەترسیەکان کراوە ئێمەش لەسەر پێشبینی فەرمانگەی کەژناسی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوێنێەوە سەرجەم تیمەکانی بەرگری شارستانی بە فەرمانێک لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان خراونە حاڵەتی ئامادەباشی بۆ ئەوەی ئەگەر هەر حاڵەتێکی لە ناکاو یاخود هاوڵاتیان لە کاتی دروستبوونی لاف و پەنخواردنەوەی ئاو و دروستبوونی لافا و پێویستیان بە هاوکاری بێت بتوانین تیمەکانمان بە زووترین کات بە پێی سنووری جوگرافی بگەنە شوێنی ڕووداوەکان. بەڵێ بەڕێز سەرکەوت تواناکانی بەرگری شارستانی هەرێم چۆنە لا ڕووی کەرەستە ئۆتۆمبیل و هاوکات توانای مرۆییشەوە بۆ ئەم چەند ڕۆژەی کە حاڵەتی ئامادەباشی تاوە ڕاگەیەندراوە. بەڵێ هەکە دەڵێن حاڵەتی ئامادەباشی مەبەست لەوەیە ئەو کارمەند و ئەفسەرانەی کە لە شەفتی کارکردنی خۆشیان نەبن پەیوەندی بە بنکەکان و بەڕێوەبەرایەتیەکانی خۆیان دەکەنەوە بۆی توانە و هێزی مرۆیی زیاد بکات. سوپاس بەخوا لەم چەند ساڵی ڕابردوودا وەزارەتی ناوەخۆ هەموو ئەو پێداویستانەی کە ئێمە پێویستیمان پێبوو لە ڕووی کەلوپەل و ئامێر و ئۆتۆمۆبیل لە هەموو جۆرەکانی ئۆتۆمبیلی پەیژە ئۆتۆمبیلی ئاگرکوژاندنەوە ئۆتۆمبیلی ڕزگارکردن ئۆتۆمۆبیلی ژێر ئاو و ئۆتۆمبیلەکانی تایبەت بە تیمەکانی پاراستنی ئاوی و مەلەزانینە بۆ ئێمە دابین کراوە هیچ گرفتێکمان نییە لەم بابەتەوە هەموو ئامادەکاریەکانی خۆشمان کردو هێڵە گەرمەکانمان کارایە بە پێی پێویست سەر کاتێک هاوڵاتی پێویستی بە ئێمە بێت ئێمە تیمەکانمان لە ئێشکگیری تەواودان لە سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لە هەرێمی کوردستان. کەواتە لە ماوەی 24 کاتژمێردا تیمەکانتان لە ئەرگدان بۆرە حاڵەتێک و هاوڵاتیە توانێت چۆن پەیوەندی بکات ئەگەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا لەگەری دروستبوونی لافاو یا هەر بابەتێکی دیکەی پێوەست بە کەش و هەواڵە. بەڵێ لە دوێنێەوە وەکو باسم کرد سەرجەم تیمەکانمان لە حاڵەتی ئامادەباشیدان سوپاس بخوا کە بەیانی ئەمڕۆ دەوام دەستی پێکرد لە سەرجەم پارێزگاوی ئیدارە سەربەخۆ راپۆرتی تەواومان بۆ هات لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی خۆمانەوە کە هیچ حاڵەتێک ڕووی نەداوە کە شایانی باسکردن بێت تەنها یەک حاڵەتی تاوێرە بەردەکانمان هەبوو لە بێخاڵ لە سنووری ئیدارە سەربەخۆ بۆ هۆی گرتنی ڕێگاوبانەکان و ئەمیش لەلایەن تیمەکانمان و تیمەکانی تری خزمەتگوزاری چارە سەرکرا تا ئێستا ئەو کاتەی من قسە لەگەڵ بەڕێستان دەکەم هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەداوە و هاوڵاتی پێویستی بە هاوکاری بێت تیمەکانی ئێمە بەهانایەن وەچوبن سوپاس بەخوا ئینشاءڵڵا بارانی ڕەحمەت دەبێت و ئەمڕۆ و بەیانیش ئەم بارانە بەردەوام دەبێت وە بە کەشێکی ئارام و بێکێشە و گرفت زیان هاوڵاتی لە هەرێمی کوردستان کۆتایی پێدێت شەپۆڵەکە. بەڵێ بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان داوای لە هاوڵاتیان کردووە کە ڕێگاکانی دەرەوەی شار بەکار نهێننی ئەگەر بەکاری دەهێنن بە وریایی و مامەڵە لە ڕێگاکانی دەرەوەی شار بکەن ئاوکات پەیوەندی بە هێڵی گەرمی 115 بکەن. ئەم ڕێنمایەتان بۆچی بڵاو کردوەوە پێشبینیەوە دەکرێت کە لە ئەگەری بارانبارین هیچ حاڵەتێک ڕوودات لە ڕێگاکانی دەرەوەی شار چۆن توانراوە ئەمە کۆنتترۆل بکرێت لە هەر ئەگەرێکدا. بەڵێ خۆی بەرگری شارستانی ئەریکی ئێمە زیاتر ڕێنمایی و هۆشیاری و بەهاناوەچوونی هاوڵاتیانە بەست مەبەست لە بارینی باران نییە بەڵکو لە دوای بارانبارینیش خۆتان دەزان بەیانزوو تەمومژێکی زۆر دەبێت ئێمە دوێنێ ڕێنماییەکانی خۆمانمان لە دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو کردەوە بە تایبەت بۆ برا شوفێرەکان بۆ ئەو هاوڵاتیانی کە لە نێوان شارەکانە هاموشۆ دەکەن و ئەو ئۆتۆمۆبیلانێک کە قوتابیان دەگوازنەوە لە بە تایبەتی لە دەوروبەری شارەکان بۆ ناو سنتەری شارەکان دێن بۆ قوتابخانە بۆ زانکۆ و کۆلیژەکان ئەمانە دەبێت بە وریاییەوە شوفێری بکەن چونکە مەودای بینین لە کاتی تەمومش زۆر کەم دەبێتەوە خێرایی بە زیاد دەبێت ئەمانە هەمووی هۆکارن کە دەبێت هاوڵاتی بەپێی ئەو ڕێنماییانە هەڵسو کەوت بکە خۆتان دەزانن لە ماوەکانی ڕابردوو زۆر حاڵەتمان هەبووە بە تایبەتی لە کاتی باران بارینەکاندا
پێکدادانی ئۆتۆمۆبیل وەرگەڕانی ئۆتۆمۆبیل ئەم حاڵەتانە زۆر دەبن چونکە دەزانن لە هەرێمی کوردستان سروشتی وڵاتەکەی ئێمە وایە بەرزوو نزمی زۆر تێدایە لەوانەیە شوێنێک ئاوێکی زۆری لێکۆ بێتەوە برا شوفێرەکە هاتۆ شارەزایی نەبێت نەزانیت ڕێژەی قوڵی ئەم شوێنە چەندە بە ئۆتۆمبیلەکەی لێ بدات و تووشی گرفت و پەککەوتنی ئۆتۆمبیلەکەی بێت و حاڵەتمان هەبووە ئۆتۆمبیلەکە ئاو بردێت و کەس جان لێ دەستداوە لە ساڵانی ڕابردوو بۆی ئێمە ئەم ڕێنماییانە بڵاو دەکەینەوە ئەو هۆشیاریانە بڵاو دەکەینەوە بۆی هاوڵاتی بەپێی ئەو ڕێنماییە خۆپارێزیانەی بەرگری شارستانی هەڵسوکەوت بکە مەرز نییە تەنها لە کاتی دروستبوونی لافا و هاوڵاتی پێویستی بە یارمەتی بێت و ڕێنماییەکان نەخێت لە بەتەواوی کاکەشوهەوا ناسەقامگیر بوو هەلو کاتێ دەست پێ دەکات تا کۆتایی شەپۆلەکەش ڕێنمایی تایبەت بەخۆیە هاوڵاتی دەبێت بەم پێە هەڵسوکەوت بکە بۆ ئەوی پارێزرا بێت لەوانەیە حاڵەتی بەستن بە تایبەت لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان وەکو حاجی ئۆمەران و ئەم شوێنانە بەهۆی بارینی بەفر بەستەڵەک ڕوو بدا و هەروەها زۆر جاران دیاردەی بەستن ڕوودەدەکە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێت بەپێ ئەم ڕێنماییانە هەڵسکۆت بکە. بەڵێ باشە بەڕێ سەرکەوت دیارە ئاماژەتان بەوە کرد کە ئامادەکاری تاوەتان کردووە لەسەر جەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوەی کە ئیتر بەپێ و پلانی کە دانراوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە چڕوپڕی بۆ ئەوەی کە یارمەتی هاوڵاتیان بدەن تواناکانی بەرگری شارستانی لەسەر جەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دەتوانێت کۆنتترۆلی هەموو قەیرانە بکات کە پێشبینی دەکرێت یا لە هەر ئەگەرێکدا کە ماوەی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا بینیمانە. بەڵێ ئێمە لە هەموو بارودۆخێکدا بەپێ ئەو پلانێک کە چواروەرزی ساڵ هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتیم هەموو ئامادەکاری خۆمان دەکەین مەرز نییە تەنها لە کاتی ناسەقامگیری کەش و هەوا یاخود هەر حاڵەتێک دەبێت ماو بنکانێک کە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانەیە بە هەموو شێوەیەک ئامادەن بۆ هەر حاڵەتێک هەر ڕووداوێک کارەساتی سروشتی بێ کارەساتێک بێ دەستکرد بێ قەیران بێ ڕوودا و بێ هەر جۆرێک بێ ئەو تیمانە بە 24 کاتژمیری لە یەشگیری خۆیاندان لە بەپێی سنووری جوگرافی پارێزگاکان دابش کراون ئەمە لەم ڕۆوە هیچ گرفتێک نێوە ئامادەکاریەکانیش کە دەیکەین بۆ ئەوەی زیاتر توانامرۆییەکان زیاتر بێت لە حاڵەتێک کە هاوڵاتی پێویستی بە یارمەتی بێ بتوانین لە یەک کاتدا زۆرترین تیممان لە شوێنی ڕوودا و بێ لە شوێنی ئەو شوێنانە بێت کە هاوڵاتی پێویستی پێیەتی. بەڵێ سپاس دەکەم بەڕێز مقەدەم سەرکەوت کاڕەش بەڕێبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.